على رسول الله. اللهم ربنا فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. بنراني برز خوشويستم. السلام عليكم ورحمة الله وبركاته. هاتين وخزمة برزتان بو تفسير كردني سورة الأعراف. قيشتنا قصة بسرهاتي ثمود لآياتي بحفتاو سه لدرسي رابردو بسرهاتي هود پیغمبرمان خويند عليه الصلاة والسلام لقل قومكي كناويان عاد بو امشو بپشتیوانی خوای پروردگار بسرهاتی پیغمبری چیترا صلاة والسلام خوای گور لهمویان به كناوي صالح بو عليه الصلاة والسلام لقل قومكي كناويان ثمود بو. قومي ثمود بناوي باپیريان و كراون پێیان دەوترێت ثەمود کە باپیرەیان ناوی ثەمود بووە. ئەو قەومە خوای پەروەردگار بەسەرهاتەکەی بۆ باس کردوین کاتێک کە پێغەمبەر ساڵحی بۆ ناردن لە دوای لەناوبردنی قەومی عاد. خوای گەورە پێغەمبەرێکی بۆ قەومی ثەمود نارد. بزانین بەسەرهاتی ئەو پێغەمبەرە عليه الصلاة والسلام لەگەڵ قەومەکەی چی بوو، لە چیەوە دەستی کرد بە بانگەوازی و بە چ مەراحیل و قۆناغێکدا تێپەڕی و هەڵوێستی قەومەکەی چی بوو بەرامبەری و دەرەنجام و ئاکامی هەڵوێستەکەشیان چی بوو و بە چ نەتیجەیەک ئەم بەسەرهاتە کۆتایی پێهات. پەروەردگارمان دەفەرمێ وإلى ثەمود ئەخاهم صالحا واتە ئەرسەلنا إلى ثەمود وناردمان بۆ ثەمود بۆ قەبیلەی ثەمود براکەیان کە صالح بوو ناوی صالح بوو. یان چی براکەیان؟ یعنی هەر لە عەشیرەتی خۆیانە لە هۆزی خۆیانە خوای پەروەردگار ناردی بۆیان. ئەمە خۆی لە خۆیدا شکری خوای دەوێت، یعنی کە خوای پەروەردگار لە ناو قەومی خۆتدا لە ناو میلەتی خۆت و نەتەوەی خۆت و هۆز و عەشیرەتی خۆتدا پێغەمبەرێکت بۆ بنێرێت تۆ دەبێت شکری خوا بکەی. الحەمدولله خوای گەورە ئەو ڕێزەی لێگرتین ئەو شەڕەفەی لێناین کە لە دەرەوە لە دوورەوە یا لە غەیری جنسی خۆمان نێررا و پێشەوای بۆ نەناردوین لە ناو خۆماندا ناردوویەتی. ئەوە سەربەرزیە بۆ هەموو عەشیرەت و نەتەوە و میلەتەکە. بەڵام بەداخەوە ئەزهەد الناس في العالم ئەهله، هەر لە قەدیمەوە وا هاتووە بەداخەوە کە لە هەموو کەسێک زیاتر کە خۆی بەبێ پێویست دەزانێت لە زانا و بانگخوازان بریتین لە ئەهلی زانا و بانگخوازەکە خۆی، ئەهلی زانا و بانگخوازەکە خۆی. یعنی دەبینین پێغەمبەر محەممەد عليه الصلاة والسلام قەومەکەی خۆی دژایەتیان کرد. نزیکترین کەس لە خۆی کە مامەکانیەتی مامی دژایەتی کرد. ئەبوو لەهەب چه دژایەتیەکی پێغەمبەری دەکرد عليه الصلاة والسلام. و هەروەها ئەوە تا صالح قەومەکەی خۆی دژایەتی دەکەن و نوح قەومی خۆی دژایەتیان کرد، هود قەومی خۆی دژایەتیان کرد و لوط هەمووی بەو شێوازە. ئیبراهیم باوکی خۆی دژایەتی کرد، نوح کوڕەکەی خۆی وەژنەکەی خۆی باوەڕی پێی نێنا. بۆیە ئەمە سبحان الله شەیطان وا دەکا دائیمەن کەسی بانگخواز، کەسی ئامۆژگاریکاری خەڵک، کەسی مامۆستا بۆ خەڵک، خەڵکی دوور ئیسیفادەی زیاتر لێ دەکا وەکو لە کەسوکارە نزیکەکانی خۆی، چونکە شەیطان ناهێڵێ. ئەمەش بەردەوام نییە، بەڵام زۆرێکی وایە بەداخەوە ئەزهەد الناس في العالم ئەهله، یعنی ئەهلی عالم زاهیدن، خۆیان بەبێ پێویست دەزانن، سوود لە علمی زاناکەیان وەرناگرن، بەڵام خەڵکی تر لە دوورەوە دێ سوودی لێ وەردەگرێت. بە هەمان شێوەش صالح پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەخوهم برایانە لە خۆیانە کەچی ئەوان یعنی قەدری نازانن، ڕێزی نازانن، بێڕێزی بەرامبەر دەکەن وەکو ئێستا بۆمان دەردەکەوێت. قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. صالح پێغەمبەر عليه الصلاة والسلام بە هەمان ڕێبازی پێغەمبەرانی پێش خۆی وەکو نوح عليه الصلاة والسلام وەکو هود ئەویش دەستی کرد بە دعوەی تەوحید و نەهیکردن لە شرک. فەرمووی ئەی قەومەکەم اعبدوا الله، خوا بپەرستن، بەتەنها بیپەرستن. بۆچی؟ چونکە ما لكم من إله غيره، هیچ پەرستراوێکی تر نییە بۆ ئێوە جگە لەو نییە، هیچ پەرستراوێک بۆ ئێوە جگە لەو نییە شایستەی پەرستن بێت، صفاتی خوایەتی و پەرستراوێتی تێدا بێت نییە. ئەوەش کە خەڵک بە پەرستراوی دادەنێت تەنها ناوی بێناوە ڕۆکە. إن هي إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان، وكو
هود عليه الصلاة والسلام بقومك خويوت هو ئێوە ناوتان لێ ناون ئالیهە و اعتقادتان پێیانە و هانیان بۆ دەبن هیچ نییە بەخوا بەس ناوە ناوەڕۆکی نییە بە شێخ عەبدولقادری گەیلانی دەڵێن غەوس وەڵا غەوس نییە غەوس خوا غەوسە بەس هەر ناوی بنێ غەوس هەر بڵێ غەوسی بەغدا بەخوا غەوس نییە غەوس یعنی ئەوەی بە فریای ئینسان دێ تاکەزات کە بە فریای مرۆڤایەتی بێ بەس خوایە کەسی تر غەوس نییە جا تۆ ناوی دەنێ غەوس ناوی دەنێ هەرچی ناوی دەنێی بێسوودە و بێناوەڕۆکە پیاوێکی ساڵحە و وەفاتی کرد و خوا لێی خۆش بێ و پلەی عالیکە لە بەهەشت ئەمما بڵێ غەوس بێ بەخوا غەوس نییە بۆیە بەناونان نییە بەناوەڕۆک و حەقیقەتە صفاتی خوایەتی لە کەسدا نییە جگە لە ئەڵڵادا نەبێت لێرەوە بۆمان دەردەکەوێت صالحیش عليه الصلاة والسلام چونکە بانگەوازیەکەی بانگەوازیەکی خواییە دیسان لە هەمان نقطەوە دەست پێ دەکات کە تەوحیدە تحذير لە شیرکە ئەوە بناغی بانگەوازی ئیسلامیە کە لە تەوحید دەست پێ بکرێ بەڵام دەبیستین و دەبینین وەکو چەند جار باسمان کردووە بانگخوازانێک بە ناوی ئیسلامەتیەوە گرنگی بە تەوحید نادەن و خەڵکیش وەریان ناکەنەوە لە شیرک و بەلاشیانەوە کێشەیەکی گەورە نییە گرنگ بەلای ئەوانەوە چەند کورسی پەرلەمان بەدەست بێنێ گرنگ بەلای ئەوەوە چۆن جەماوەر بەدەست بێنێ گرنگ بەلای ئەوەوە چۆن یعنی وا بکا بگاتە کورسی دەسەڵات و یا ئینقلابێک کات ئەوە گرنگە بەلایەنەوە یا کۆمەڵێکی تر داوەکەیان سیاسی نییە بەڵام داوەکەیان بەس کاکە با ئێمە یعنی جانبی ڕوحیمان و جانبی نازانم تەزکیەمان و جانبی چیمان چاکەین و نازانم چی یعنی بەڵام لە حەقیقەتدا ئەو ڕێگایە ڕێگای تەزکیەش نییە بۆیە برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکانم بانگەوازی ئیسلامەتی دەبێ وەکو پێغەمبەران بێ عەلەیهیمۇ الصەلاة والسەلام لەسەر مەنهەجی ئەوان بڕۆین لە داوەکردن و بانگەوازیماندا چونکە تا بناغا نەچەسپێ دیوار دروست ناکرێت دروستیش کرێت دەڕوخێت ئەو جا سەقف هەر نابێ لە سەریدانەی لەسەر دیوارێک کە بناغەکەی زەبڵ بێت بۆیە دەبێ موسڵمان لە عەقیدە و لە تەوحیدەوە دەست پێ بکا و خۆی لە شیرک بپارێزێ و خۆی لێ پاکاتەوە ما لكم من إله غيره قد جاءتكم بينة من ربكم ئەوە وەنەبێ من لە خۆمەوە قسە بکەم بێ بەڵگا کاتێک پێتان دەڵم بەس خوا بپەرستن هیچ پەرستراوی ترتان نییە من بە معجیزەشەوە بە بەڵگە و معجیزەوە بۆتان هاتووم لە کۆندا بەڕێزەکانم هەچ پێغەمبەرێک هاتبێت سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ قەومەکەی داوای معجیزەیان کردووە معجیزە یعنی شتێک کە لە توانای مرۆڤدا نەبێت لە توانای خوادایە داوایان کردووە ئەو پێغەمبەرە شتێکی وایان پیشاندا کە لە توانای مرۆڤایەتیدا نەبێت ئەو کاتە باوەڕی پێ بکەن کە و فعلا لەلایەن خواوە هاتووە کەچی عادەتیشیان وا بووە دوای ئەوەی کە داوای معجیزەکەیان کردو خوای گەورە معجیزەکەی لەسەر دەستی پێغەمبەرەکە نیشان داون کەچی دیسان زۆربیان یاخی بوون و پشتیان لێ کردووە ئێستا قەومی ثەمود کە خوای گەورە ساڵحی بۆ ناردن ئەوانیش داوای معجیزەیان کرد داوای معجیزەیان کرد لە ساڵح وتیان چێ دەڵێت تۆ لەلایەن خواوە هاتوویت یعنی خوا تۆی ناردووە پێغەمبەر بۆ ئێمە وتی من وا دەڵم وتیان باوەڕ ناکەین دەی باشە ئێمە داواکاریەکمانەیە کە ئەو داواکاریەت بۆ جێبەجێکردین ئەو کات ئێمە باوەڕت پێ دێنین وتی داواکاریتان چی وەڵا هەر سەیریان کردیان ئەو بەردەت بینیەوە وتی بەڵێ وتی لەو بەردە وشترێکمان بۆ بێنە دەرەوە لەو بەردە وشترێکمان بۆ دروستکە خوای پەروەردگار وای کرد کە ساڵح پێغەمبەر عەلەیهی سڵام بەس ئاماژە ئیشارەت بۆ بەردەکە بکە ئەو بەردە یەکسەر لەت بوو و وشترێکی لێ هاتە دەرەوە ئەمە واقعە و قورئان باسی کردووە وشترێکی لێ هاتە دەرەوە بەو شێوازەی کە خۆیان داوایان کرد داوای ئەوەتان کرد فەرموو ئەوەتە خوای گەورە لەو بەردە وشترێکی بۆ بواندن بۆی هێنانە وجود یعنی زانایان دەفەرمون چۆن ئافرەت دەکەوێتە ژانی مناڵبوونەوە کاتێک کە مناڵی دەبێ ئەو بەردە ئاوای لێ هات و شەق بوو مناڵەکەی لێ وشترەکەی لێ هاتە دەرەوە بۆیە لێرەدا ساڵح عەلەیهی سڵاة وسەلام دەفەرمێ قد جئتكم أو قد جاءتكم بينة من ربكم بەڵگە و نیشانەی ڕاستێتی من و ڕاستێتی پەیامەکەم و ڕاستێتی بانگەوازیەکەم و پێغەمبەرایەتی من
بەڵگەتان بۆ هات بە ئاشکرا بینیتان بە چاوی خۆتان وشترەکە هذه ناقة الله لكم ئەوە وشترەکەیە وشترەکەی خوا کە دروستی کرد بێ ئەوەی کە ئەو وشترە دایک و باوکی ببێت بێ ئەوەی کە لە دایک و باوکێک ببێت یەکسەر لە بەردێک بۆیە فەرمووی ناقة الله وشترەکەی خوا یعنی خوای گەورە دروستی کرد بەبێ ئەوەی دایک و باوکە بێ چۆن بە عیسا دەوترێ کەلیمەت الله بۆچی کەلیمەت الله عیسا یاخود ڕوح الله بۆچی دەوترێ ڕوح الله چونکە خوای گەورە دروستی کرد و ڕوحی خستە بەر بەبێ ئەوەی کە باوکی هەبێت عیسا بەبێ کە باوکی هەبێت جا چەندێک ئەو وشترەی ساڵح چەندێک کچی خوانیە هەر کەسێ بڵێ وشترەکە وەڵا کچی خوایە چونکە چۆن دەبێ بەبێ دایک و باوک لە دایک ببێ دەڵێن هەر ئەوەندەش عیسا کوڕی خوایە ئەی گاورە نەفامەکان مانای ئەوە نییە کە عیسا باوکی نەبوو نابێ ببێت خوا دروستی کرد کە خوای گەورە عیسای هێنایە وجود لە کاتێکدا باوکی نییە وتیان عیسا کەواتە کوڕی خوایە باوکی عیسا خوایە ئێ دەڵێن ئەی باوکی ئەو وشترە چێ ئێستا باوک و دایکی وشترە چێ دەبڵێن وشترەکە شەر کچی خوای گەورەیە هەروەکو چۆن وتیان عیسا کوڕی خوایە دەبێت شتی وا دەبێت نەوەڵا بێعەقڵیە بۆیە خوای گەورە کە دەفەرمێ ناقة الله ینی تەشریفەن لەها خوای گەورە ئەو وشترەی هێنایە بوون بەبێ ئەوەی کە دایک و باوکی بێت یعنی وە دیارە ئەو وشترەی خوا دیارە کە خوا دروستی کرد بە تایبەت دروستی کرد عیساش بەو شێوازەیە کە خوای گەورە بە تایبەت دروستی کرد بەبێ باوک دروستی کرد بۆیە دەفەرمێ ڕوح الله مانایەوە نەبێ عیسا بەشێک بێ لە خوا گاورەکان دەڵێن چی هەندێکیان دەڵێن چۆن دەولکە ئاوێک کە شۆڕی کەیتەوە بۆ ناو پەرداغێک بەشێک لەو ئاوە بێتە دەربچێتە ناو پەرداغەکە عیسا بەشێکە لە خوا ڕوحی خوایە بەشێکە لە خوا هاتۆتە سەر زەوی بەشێکە لە خوا چۆ ناو ڕەحمی مەریەم و لەوێشەوە هاتە دەرەوە ئێستاوە بەشێکە لە خوا چۆن ئەو ئاوی ناو پەرداغەکە بەشێک بوو لە ئاوی دەولکەکە دەڵێن عیسا ژەوایە ئەمە حاشە بێعەقڵی و نەفامیە ئەمە یعنی چی عیسا مەخلوقی خوایە خوا دروستی کرد چونکە باوکی نییە کەواتە بەشێکە لە خوا کەواتە دەبێت بڵێن ئەو وشترەش بەشێکە لە خوا والعیاذ بالله فەرمووی هذه ئاماژەی بۆ کرد فەرمووی ئەوە ناقة الله وشترەکەی خوایە کە خوای گەورە دروستی کرد بەبێ چی بەبێ ئەوەی کە دایک و باوکی هەبێت ناقة الله لەکم ئایە ئەمە ئایەتە بۆ ئێوە نیشانەیە بۆ ئێوە معجزەیەکە بۆ ئێوە فذروها تأكل في أرض الله ليقرن ها باب خوا لزوي خوا ذروها تأكل في أرض الله باب خوا بخوي حيج أركيشي لسر ايوان نية أرشي آوداني أرشي خواردنداني علفتا حيجي لسر ايواني حيج ليقرن بز ليقرن تسكاري نكن ولا تمسوها بسوء نچن ايوا تمسوها بسوء واتا دستي ئەزیەت پێگەیاندنی پێ بگەێنن نەچن سەری بڕن نەچن ئەزیەتی بدەن و لێی بدەن ئەبەدەن شتیوا نەکەن فيأخذكم عذاب أليم ئەجینە خوای پەروەردگار یعنی سزایەکی بە ئێشتان بۆ دەنێرێ ئەو سزایە دەتانگرێت و لە ناوتان دەبات شتیوا نەکەن ئەوە ئینزاری کردن وەذکوڕوا بەردەوام صالح لە نەسیحەتکردنیاندایە فرمي وبير لو نعمة قوري خواب كانوا بو ايوه كردي تشيا إذ جعلكم خلفاء من بعد عاد او نعمتيك خواي قوري ايوي كردا نشتجي لسر زوي لدواي قومي عاد اواني لناو برد استا ايو ماون هر وكو چون لدرسي آياتي رابردو لقصي هودا خواي قوري با دفرمي بوي باز كردين كهود بقومكي خويودتي ايو بير لو نعمت بكنوا كخواي گەورە ايوي كردوتا نشتجي قومي نوح اواني لناو برد ايو جاري لجيان داماون او هلا بقوزنوا سودي لي ببينن بسر ري اوان دامرو نجيناو كوانتان ليديت هيج سودي نبو او تخواي گەورە قومي عادي شي لناو برد استا پروردگار بو من باز دكا كصالحش همان اموشگاري قومكي خوي كرد فرموي ايوا ماچن يعني لسر ڕێگای ئەوان بڕۆن بیر لەوە بکەنەوە ئێوە ماون ئێستا لە ژیاندا خی گەورە
کردنی بە نیشتەجێی سەر زەوی لە دوای لە ناوبردنی قەومی عاد بە شێوازێکیش کردوونی بە نیشتەجێ لەسەر زەوی تتخذون من سهولها قصورا لە دەشتایەکەی لە تەختایەکەی زەویە تەختەکەی ئێوە قەسر و کۆشک و تەلاری لێ دروست دەکەن وتنحتون الجبال بيوتا و چێوەکانی شاخەکانیش دادەتاشن و ماڵەکانتانی لێ دروست دەکەن لەوێش یعنی هاوینە و زستانە ئاڵوگۆڕیان کردووە بە گوێرەی ئاو هەواکە وەرزێک لە قەسڕەکانیان کە لە دەشتایەکانن لەوێش یاون وەرزێک چوونەتە ئەو ماڵانەی کە لە چێوەکان دایان تاشی ئەو چێوە گەورانەیان دادەتاشی و لە ناوی دادادەنیشتن لە ناو خانوەکانیان کە دروستیان دەکردن لە ناو شاخەکاندا یعنی خوای گەورە ئەو نیعمەتەی بەیەوە بەخشی ئێوە وەرز بۆ وەرز خانووی جیاتان هەیە شوێنی حەوانەوەی تایبەتتان هەیە خوای گەورە ئەو نیعمەتەی لەگەڵ کردوون ئێدەی وامەزانن ئەو قەسڕ و ئەو ماڵ و ئەو خۆشیەی کە ئێستا تیایدان بۆتان بمێنێت لەو خۆشیەدا بمێننەوە ئەگەر ئێوە بەو شێوازە بن ئەگەر ئێوە تەوبە نەکەن ئەگەر ئێوە لەسەر ڕێبازی قەومی عاد بڕۆن ئێوەش وەکو ئەوانتان لێ دێ فاذكروا آلاء الله دەی بیر لە نیعمەتەکانی خوا بکەنەوە بەسەرتانەوە بۆچی بۆی سوپاسی خوا بکەن بۆی قەدری نیعمەتەکانی بزانن بۆی سپڵە دەرنەچن بۆی کوفرانە بژێر نەبن ولا تعثوا في الأرض مفسدين و بەزەویدا بڵاو مەبنەوە بە صفەتی خراپەکاری بە حاڵەتی خراپەکاری وا مەبن چونکە خراپە و تاوان و گوناه زەوی تێک دەدا وڵات کاول دەکا بەرەکەت لە ناو میلەت و وڵاتدا ناهێڵێ وا مەکەن کە دیقەت بێ نەمایەتە مەزنە براکانم یعنی کۆمەڵێک ئامۆژگاری وەکو دەوترێ ئاڵتوونی لەلایەن ئەو پێغەمبەرە مەزنەوە بۆ ئەو قەومەی خۆی کرا یەکەمیان بیر لەوە بکەنەوە ئێوە ماون و خوا قەومێکی پێش ئێوەکە وەکو ئێوە بەسەر ئەم زەویەدا دەڕۆیشتن دڵیان بە دنیا خۆش بوو دڵیان بە قەسر و ماڵیان خۆش بوو خوا لە ناوی بردن ئێستا ئێوە لەسەر زەوین دەی عیبرەت وەرگرن ئەمە یەک دووهەمیان وبوأكم في الأرض أو ما نوت وبوأكم في الأرض يعني خواي گەورە بۆی ئاسان کردوون ئێوەی متەمەکین کردووە لەسەر زەویدا نیشتەجێی کردوون بە کەیفی خۆتان هەم لە دەشتایی و تەختاییەکەی قەسر دروست دەکەن هەم لە چێوەکانیش ماڵ دادەتاشن ئێوە ئاوا خواي گەورەوەی لەگەڵ کردوون دەی بیرکەنەوە بۆیە فەرمووی فەذكروا آلاء الله کەواتە بەڕێزەکانم بیرکردنەوە لە نیعمەتەکانی خوا وات لێ دەکا شوکری خوا بکەیت هەمومان پێویستە شەوانە بە تایبەت بە ڕۆژ دابنیشین بە تەنها بیر لە نیعمەتەکانی خوا بکەینەوە هەر کاتێک کە شەیطان وەسوسەی بۆ دروست کردیت کە گوایە تۆ مەحرومیت بێبەشی لە نیعمەتی گەورەی خوا ئەها تۆ چەند گوناحیت لە فلان بوارەدا بڵێ وەرە ئەی نەفس با شەیطان فێڵ لێ نەکە ڕاستە من فلان ئاواتەم هەبووە نەهاتە جێ فلان ئاواتەشم هەبووە نەهاتە جێ ڕاستە من وەکو فلانیش دەوڵەمەند نیم وەکو فلانیش دەسەڵاتدار نیم وەکو فلانیش منداڵم نییە وەکو فلانیش قەسرم نییە ڕاست ئەوانە بەڵام وەرە ئەی نەفس وەرە بەراوردی خۆت بکە لەگەڵ فلان ماڵ فلان کەس فلان عائیلە لەگەڵ هەزاران کەسی شارەکەی خۆت ئەی نەفس تۆ لە هەمویان باشتری نیعمەتەکانی خوا بەسەر تۆ لە هەمویان زیاترە کەواتە شکری خوا بکە بۆ ئەوەی خوای گەورە ئەو نیعمەتانەی کە تیای دایت بۆت بپارێزێ و ئەوەش کە ئاواتە بۆت بێنێتە جێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم کە شکری خوا بکەین خوا بۆمان زیاد دەکات بەڵام کەوانەکەین شکری خوا نەکەین لەسەر نیعمەتەکانی ئەوە نەک ئەوەی کە ئاواتمانە نایەتە دی ئەوەش کە لە دەستماندایە لە دەستمان دەچێت پەنا بەخوای گەورە و هەروەها حرامە لە زەویدا زەویەک زەوی خوا بێت تۆ لەسەر زەویەکەی خوا بیت و بچی بە ئاو هەواکەی خوا بە ڕزق و ڕۆزیەکەی خوا
و بێفەرمانی خوش بکەیت و فەسادی و خراپەکاریش لە زەویدا بڵاو بکەیتەوە. ئەمە بریتی بوو لە کۆمەڵی ئامۆژگاری ئەو پێغەمبەرە بەڕێزە عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ قەومەکەی. بزانین لە وەڵامدا ئەوان دەڵێن چی، وەڵامیان بۆ پێغەمبەرەکەیان چییە؟ قال الملأ الذين استكبروا من قومه. ملأ دائما يعني كسا دياركان كسا باڵادەستەکان كسا ناودار و بحساب قسە بەدەستەکان وتیان چی؟ الذين استكبروا من قومه ئەوانەی کە خۆیان بە گەورەتر دانا لەوەی کە بێن شوێن ساڵح بکەون یا بە قسەی ئامۆژگاریەکانی ساڵحکەن بە چیان وت؟ للذين استضعفوا لمن آمن منهم، بەوانەی کە لاواز و بێدەسەڵات کرابوون، یعنی دەسەڵات دارەکان خەڵکانێکیان وەکو چەوسانەوە دەچەوساندەوە کە ئیمانیان بە ساڵح هێنابوو، تەعزیبیان دەدان، ناڕەحەتیان دەکردن، بە چاوێکی سوک سەیریان دەکردن، پێیان وتن بە لمن آمن منهم، یعنی بەو بێدەسەڵاتە ستەم لێ کراوە ئیماندارانەی کە ئیمانیان هێنا لە قەومەکەی خۆیان، کەسانێک لە قەومەکەی لە قەومی ثەمود ئیمانیان هێنا کەوتنە شوێن ساڵح. ئێستا دەسەڵاتدارە خۆ بە زلزانەرە لە خۆبایی بووەکان هاتنە لای ئەو فەقیر و هەژار و بێدەسەڵاتانە پێیان وتن ئەتەعلەمونە ئەنە صالحا مرسل من ربه، ئێوە وا دەزانن کە ساڵح نێراوە لەلایەن پەروەردگاریەوە، باوەڕ بەم قسەیە دەکەن کە خوا ساڵحی ناربێ وەکو پێغەمبەرێک بۆ ئێمە، شتی وا باوەڕ دەکەن، قەناعەت دەکەن. سبحان الله. وەکو وتمان لە سەرەتای دەرسەکەدا أزهد الناس في العالم أهله وأكثر الناس عداوة للعالم أهله. دیسان لە هەموو کە زیاتر کە دژایەتی ئەهلی علم دەکات ئەهلەکەی خۆیەتی. ئەوە تێستا گاڵتەیان لێ دێ پێغەمبەرەکە لە ناو عەشیرەت و هۆزی خۆیان بێ، گاڵتەیان لەوە دێ. یان چی؟ وا دەزان خوای گەورە ساڵحی ناردووە، کەس نەما ساڵح نەبێ، بۆچی ساڵح بنێرێ بە پێغەمبەر؟ لە کاتێکیشدا براکانم و خوشکەکانم وەکو لە سوورەتی تردا هاتووە خوای گەورە باسی ثەمودمان بۆ دەکا و قەومە کە پێشتر زۆر متمانەیان بە ساڵح هەبووە و زۆر بەلایەنەوە کەسێکی گەورە و بەڕێز بووە. قالوا يا صالح قد كنت فينا مرجوا قبل هذا. أي صالح پێشەوەی ئەم دەنگ و باسە بێنیتە ئارا و باسی پێغەمبەرایەتی و باسی تەوحید و تەنها خواپەرستی بکەی، لای ئێمە جێگای ئومێد بووی، پێمان وا بوو تۆ دەبیتە سەرکردەیەک و گەورەیەک کە خەڵک گوێڕایەڵیت کە چیەوە چییە تۆ باسی لێ دەکەیت، لە پێش چاومان کەوتیت. بۆیە ئێستاش بە گاڵتە پێکردنەوە دەڵێن ئێوە ئەی ئیماندارەکان پێتان وایە ساڵح خوا ناردوویەتی من ربه. قالوا ئیماندارە چەوساوە لاواز کراوە بێدەسەڵات کراوەکان وتیان ئینا بما ئورسیلە به مؤمنون، باڵێ ئێمە بەو پەیامەی کە ساڵحی پێنێردراوە ئیمانمان هێناوە. بەڵێ ئێمە ئیمانمان هێناوە بەو پەیامەی کە ساڵحی پێنێردراوە، کە پەیامەکەش پەیامی تەوحیدە، تەنها خواپەرستی و خۆ بە دوورگرتن لە شیرک، باوەڕمان پێ هێناوە. و کە باوەڕمان پێێناوە شوێنیشی دەکەوین. لێرە ئەومان بۆ دەرکەوت بەڕێزەکانم، المستضعفون ئەوانەی کە مستضعفن، ئەوانەی کە یعنی چەوساوە و ژێردەستە بوون یا ئەوەندە دەسەڵاتدار و دەوڵەمەند نەبوون، ئەوانە زووتر ئیمانیان هێنا بە ساڵح و ئەوانە یەکسەر باوەڕیان بە ساڵح هێنا. بۆچی؟ هۆکار چی بوو؟ هۆکارەوەیە ئەوانە کە خەڵکی لاواز و بێدەسەڵاتن و خەڵکی هەژارن، ئەوانە ڕۆنەچوون لە ناو شەهەوات و مەلەذاتی دنیادا، فیترەتیان پیس نەبووە و دەستیان سوور نەبووە بە خوێنی خەڵک. ئەوەندە دەسەڵاتدار نین خەڵکیان کوشت بێ و ماڵی خەڵکیان خوارد بێ و پلە و مەنسەبێکی ناحەقیان بەدەست هێنابێ. هیچ کام لەو شتانەیان نییە کە ئێستا ئەرچیان قورس بێ نەتوانن چۆن دەی بێنە دەرەوە، یا پەرۆشی مەنسەب و پلەی دنیایان بێت کاکە چۆن ئێمە شوێن
ساڵحکەین لە مودووە ئەومان نامێنێ ئەو بەرژەوەندیەمان نامێنێ ناتوانین بە کەیف خۆمان ئەوە بکەین نە هیچ لەمانەیان نییە کە لێ بترسن لە دەستیان بچێ فیتڕەتیان بە پاچی ماو کەوتنە شوێن ساڵح عەلەیهی سڵام ئەوە مستەضعەفەکان بۆیە زۆر جار هەژاری و نەداری و بێدەسەڵاتی و لاوازی دەبێتە خێرێکی گەورە بۆ خاوەنەکەی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام دەفەرمێ فەقیرەکانی ئومەتی من 500 ساڵ پێش دەوڵەمەندەکانی ئومەتەکەم دەچنە باشتەوە 500 ساڵ پێشان دەچنە باشتەوە کەواتە ئەی کەسی لاواز بێدەسەڵات کە کەسێکت نییە پشت و پەنایەکت نییە جگە لە ئەڵڵا و هەژاریت و فەقیریت و کەس حساب بۆ ناکە خۆت بەکەم مەزانە برای شیرینم لای خوا پلەی تۆ زۆر گەورەیە ئینشاڵڵا کە ئیمانت هەبێت کە شوێن سنەتی پێغەمبەر کەوی عەلەیهی سەڵات وسەلام و خوا دەزانێ خێر لە چیدایە لەوانەیە ئەو هەژاریەی تۆ خێرێکی گەورە بێ بۆت ئەگەر هاتبا و هەژار نەبوو بایت ئەوە لەوانەیە چی بووایە لەوانەیە کە ئێستا خوێن ڕێژێک بوو بایت لەوانەیە ستەمکارێک بوو بایت لەوانەیە حرام خۆرێک بوو بایت بۆیە شکر بە بەو بەشەی کە خوا پێداویت دوای ئەوە بزانین کاتێکە لوتبەرزە دەسەڵاتدارەکان بیستیان کەسە لاوازە بێدەسەڵاتەکان ئیمانیان بە ساڵح هێنا بزانین ئەوان دەڵێن چی قال الذين استكبروا إنا بالذي آمنت به كافرون دەی بە دڵنیاییەوە ئێمە بێباوەڕ بووین بەو پەیامەی کە ئێوە باوەڕتان پێهێناوە و کە عیسا کە صالح پێی هاتووە ئێمە بێباوەڕین پێی چێوتی قال الذين استكبروا ئێستا لەوە شەوە چیمان بۆ دەردەکەی ئەومان بۆ دەردەکەوێت کە دەسەڵاتداری و باڵادەستی و هێز و ماڵ و سامانەکەیان بوو بە نیقمەت و بەڵا بەسەریانەوە بوو بە ڕێگر لەوەی ئیمان بێنن بوو بە هۆکاری مانەوەیان لەسەر کوفر بۆ چونکە دەڵێت ئەگەر من ئیمان بێنم ئەوە کۆمەڵێک بەرژەوەندیم لە دەست دەچێت نە ئیمان ناهێنێت کەواتە لوتبەرزە خۆ بە زلزانەکان بوون پشتیان لە داوای پێغەمبەران کرد و لاواز و بێدەسەڵات و هەژارەکان بوون شوێنی کەوتن وەزانیشمان شوێن نەکەوتنی لوتبەرزە خۆ بە زلزانەکان بۆ پێغەمبەران هۆکارەکەی وە نەبێ ناحەقی لە داوای پێغەمبەراندا هەبێ هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان شوێن هەوا و ئارەزوی خۆیان کەوتن ناچن بەرژەوەندی پیسی تاکە شخصی خۆیان لە دەست بدەن بۆ ئەوەی شوێن پێغەمبەران بکەون فعقروها هاتن وشتەکەیان سەر بڕی لە کاتێکدا کە صالح پێی فەرموون نەکەن لێ نزیک نەبنەوە بە خراپە نەچن سەری بڕن نەچن لێ بدەن نەچن ئەزیەتی بدەن نەچن ڕێگری لێ بکەن لە ئاو خواردنەوەی کە خوای گەورە ڕۆژێکی بۆ ئەو دانا و ڕۆژێکیش بۆ ئێوە شتی وان نەکەن طبعا ناڕزایی قەومەکەشی لە صالح دیسان چی بوو ئەتەنهانا ئەن نعبد ما يعبد آباؤنا وتیان ئەی صالح ئەو تۆ ڕێمان لێ دەگری لەوەی کە ئێمە ئەو شتانە بپەرستین کە باوکو باپیرانمان پەرستوویەتی دیسان هەمان شت کە پێغەمبەرانی پێشوو لەگەڵ قەومەکەیان کێشەیان هەبوو لەسەر تەوحید و شیرک چۆن تۆ دەبێ بە ئێمە بڵێ ئەو شتانە مەپەرستن کە باوکو باپیرانمان پەرستوویەتی لێرە دیقەت بدەینێ بەردەوام صالح عەلەیهی سڵات وسەلام بانگەوازی تەوحیدی کردن و نەهی لە شیرک کرد و داوای معجزەیان کرد معجزەی بۆ هێنان و دوای هێنانی معجزە کەوتی کوڕی نەوریابن قەومەکە موریابن داوای معجزەتان کرد بۆم هێنان لەمە و دوا لا بدەن وەزعتان خراپ دەبێت سزایەکی بە ئێشی خواتان بۆ دێت ئەوش معجزەکە ئەو وشترێ دەستکاری نەکەن فعقروها هاتن سەریان بڕی بۆچی دەفەرمێ فعقروا الناقة بۆچی سەریان بڕی دەفەرمێ هەمویان سەریان بڕی چون بەڵێ کەسێک سەری دەبڕێ بەڵام چونکە بە ئەمری هەمویان بۆکو هەمویان شەریک بن لەو تاوانەدا وایە لێرش قاعیدەیەک فێر دەبین ئەویش چییە المتسبب كالمباشر
یعنی کە تۆ سەبەبی شتێک بی بە کەسێک بڵێ بڕۆ فڵانە کەسم بۆ بکوژە تۆ بە هەمان شت تاوانباریت چکە بە ئەمری تۆ کردوێتی. فعقروا الناقة وعتوا عن أمر ربهم وياخيبون لفرماني پروردگاريان وقالوا يا صالح ائتنا بما تعدنا إن كنت من المرسلين وتيان أي صالح أو هر شيء كلمة عندك زحمنا يبو من بين أجر راز دكيت ولا پیغمبرانيت قالتيان لدهاد لو قصاني صالح كديود أجر دسكاري بكن خواي جورس ذات عند دا قالتيان لدهاد بوي دلن دي زحمنا بيو سريش من بري دي چیت پێ دەکرێ بیکە سزاکەی کارەشەمان لێ دەکەی پێی بابێتە جێ. لە ئاەتی سوورەتێکی تردا خوای گەورە دەفەرمێ قال تمتعوا في داركم 3 أيام سێ ڕۆژ ڕابێرن بە کەیفی خۆتان سێ ڕۆژ خوای گەورە سێ ڕۆژی بۆ دانان دوای ئەو سێ ڕۆژە لە ناویان بەرێت سبحان الله ئەو سێ ڕۆژە لە ناو خۆیاندا هەرێتە بێ ساڵح ڕاستکە دەبێت یعنی ئێمە عمرمان بە سێ ڕۆژی مابێ ڕۆژی یەکەم ڕۆی ڕۆژی دووەم ڕۆی جا دەبێت لە چێ ناڕەحەتیەکی دەرونی داژیا بنەو سێ ڕۆژە کە سێ ڕۆژەکە کۆتایی هات خوای گەورە دەفەرمێ فأخذتهم الرجفة چ شتێک لەیدان چ شتێک گرتنی ڕەجفەیەک ینی لەرزەیەک ئەو لەرزە بۆچی تووشیان بوو خوای گەورە دەفەرمێ سەیحەیەکمان بۆ ناردن دەنگێکی گەورە و هاوارێک کە پەروەردگار فەرمان بە جیبریل دەکا یعنی هاوارێک هاوارکا بەسەریاندا هەر هەمووی هێنانە لەرزە بە شێوازێک کە چیویان بەسەرات فأصبحوا في دارهم جاثمين هەر هەموویان لە هێزی ئەو دەنگە لە ماڵەکەی خۆیاندا بەسەر چۆکدا کەوتن و وشک بوون تەواو ڕوحیان لەبەر نەما چۆن یعنی دارێک وشک دەبێت تەواو کۆتایی پێهات ئاوا بە چۆکدا کەوتن و هەمویان وشک بوون یەک کەسیان لێ دەرنەچوو هەمووی مردن. فأصبحوا في دارهم جاثمين بە چۆکا کەوتون و وشک بوون و گیانیان تیادا نەما و ڕوحیان دەرچووە بەو دەنگە سبحان الله عقوبەی خوایان بۆ هات سزای خوایان بۆ هات و لە ناو چوون. فتولى عنهم دوای ئەوەی کە لە ناو چوون صالح عليه الصلاة والسلام ڕووی لێ سوڕان و پشتی تێکردن بەلەومەکردنێکەوە پێیوتن قال يا قوم لقد أبلغتكم رسالة ربي أي قومكم من پەیامی خوان بە جوانی پێگەیاندن هیچ خەلەل لە من نەبوو ونصحت لكم وتواویش دڵسۆزیم بۆ نوان و ئامۆژگاری چاکم کردن بۆ ئەوەی ئەوەتان بەسەر نێت ولكن لا تحبون الناصحين بەڵام ئێوە ئەوانەتان خۆش ناوێت کە نەسیحەتتان دەکەن سبحان الله تەواو کۆتاییان پێ هات. ئێستا بۆمان دەرکەوت برا لە دەرەنجامی بەسەرهاتەکە قەومی ثەمود لە ناوچوون بۆچی چونکە بە ئامۆژگاری پێغەمبەرەکەی خۆیانیان نەکرد و شوێن پەیامەکەی خوا نەکەوتن و هاتنی سزای خۆیان بە گاڵتە دەزانی وەکو چۆن ئەمڕۆ خەڵکانێکی گاڵتەیان لێ دێت لە بەهەشت و لە جەهەنەم و لە عەزابی قەبر و لە عقوبەی خوا لە دونیا گاڵتەیان لێ دێت یعنی بەس بیرکەینەوە لەم سەردەمەی ئەمڕۆی ئێستاماندا خوای گەورە بەهۆی ڤایرۆسێکەوە تا ئێستا چەند سەد هەزار کەسی کوشت بەهۆی ڤایرۆسێک کە بە چاویش نابینرێت ئێستا بۆمان دەردەکەوێت کە سبحان الله ئێدە ڤایرۆسێک کە نایبینین ئەو هەموو خەڵکەی کوشت ئەی بەدەنگێک خوای گەورە میلەتێک قەومێکی لە ناو برد بەڵێ خوای گەورە بەهێز و بەتوانایە. دائما ئینسانی موسڵمان دوعا بکە خوای گەورە لە ناومان نەبەی بە هیلاکمان نەدەی بەڵام بەوە دەبێت کە ئێمە لەسەر ڕێبازی ئەوانە نەڕۆین کە خوا لە ناوی بردوون لەسەر ڕێبازی ئەو پێغەمبەران و پیاوچاکان و ئیماندارە نەبڕۆین کە خوا ڕزگاری کردوون. ئەوە دەبێت براکان با ئێمە
ناسحینمان خۆش بوێ ئەوەی کە نەسیحەتت دەکا خۆشت بوێت بەڵام چ شتێک ڕێ دەگرێت لەوەی کە نەسیحەتکاران قبولکەی دووشت یەکەمیان ئەوەیە کە مرۆڤ سەری لێ شێوا بێ فیتڕەتی تێکچوو بێ تەرازوەکەی هەڵگەڕابێتەوە چاکە بە خراپ بینێ و خراپە بە چاک و ئینسانی ناسح و دڵسۆز بە خیانەتکار ببینێ خیانەتکاریش بە دڵسۆز ئەوە کە پێی دەوترێت الجەهل المرەکەب کە ئینسان جەهلەکەی بەو شێوازە بوو ئەوە سوودی نییە نەسیحەت سوودی نییە لەگەڵی حتى إذا رأيت شحا مطاعا وهوى متبعا وإعجاب كل ذي رأي برأيه يعني كسانك شوين هوارزي خويان كوتن وسرسامن با همو خاون رأيك براي خوي معجب بو سودينية قسە کردن لەگەڵی بۆیە ئەوانەی کە نەسیحەتکارانیان خۆش ناوێ دوو صنفن دوو جۆرن جۆرێکیان ئەوانن کە جەهلەکەیان مڕەکەبە ئەو نەسیحەتیان دەکا بە خراپی دەزانن ئەسڵەن بە خراپی دەزانن ئێوە سوود نابینێ بۆیە بەڕێزەکانم ئینسان دائیمەن لە خوا بپاڕێتەوە خوای پەروەردگار هیدایەتمان دەی بۆ ڕێگای ڕاست نەک ڕێگای ئەوانەی غەزەبت لێگرتن و نە ڕێگای ئەوانەش کە گومڕا بوون جا گومڕابووەکان صنفی دووەمن کە سوود لە نەسیحەت نابینن سوود لە ئامۆژگاری نابینن جەهلەکەیان مڕەکەبە فعلا وا تێگەیشتون کە ئەو ئامۆژگاریە و ئەو حەقە زەرەرە و پێچەوانەی ڕاستی و حەقیقەت ئەمەش لە هەموو سەردەمێکدا هەیە براکە یعنی لەم ڕۆژگارەی ئێمەدا دەبینین کەسانێک تەواو خۆیان یەکلا کردێتەوە بۆ دژایەتیکردنی کەناڵی ئامۆژگاری کەناڵی ئامۆژگاری ئەوە ئیشەکەیەتی ئەوەی کە ئێستا من لە خزمەت ئێوەدا تەفسیری قورئانەکەی خوا دەکەم بیسڕنەوە لە ماڵەکانتان نەبێت ئەمە ئەو هەموو کەناڵە فەسادی و ئەو هەموو کەناڵە کوفر و ئیلحادی و بێدینی و هیچ مشکلەیان نییە ئەبەت نەمان بیست ڕۆژێک دانیشن بڵێن خەڵچینە فلان کەناڵ بەناو ناوی بێن بڵێن بیسڕنەوە بەس ئامۆژگاری بەردەوام کەناڵ لە ماڵەکان بیسڕەوە هەیە شانازی دەکات دەڵێت لە چەند ماڵ بەدەستی خۆم سڕیومەتەوە دەشتێت بەدزی خاوەن ماڵیش دەیسڕێتەوە کۆنتڕۆڵەکە دەگرێت و کەناڵی ئامۆژگاری دەسڕێتەوە دەزانێت جیهاد دەکەن ولكن لا تحبون الناصحين بۆ سەری لێ شێوا فطرەتی تێک چووە وا دەزانێن ئامۆژگاری ئەو نەسیحەتانی لە ئامۆژگاری دەکرێت ئەوە 100% زەرەرە و غەڵەتە زیانی بۆ مسلمانان هەیە مسلمانانی میلەتی کورد کە تەماشای ئامۆژگاریکەن ئەوە زەرەرە بۆ قیامەتیان بۆ دینەکەیان زۆر زەرەرە ئێوە چەند کەسی داما و ئەوە عەقڵیان سەرەوبن بووە تووشی جەهلی مڕەکەب بوون بە کۆڵی ڕیشەوە بە شەڕواڵی کورتەوە دێت دژایەتی کەناڵی ئامۆژگاریت بۆ دەکات شەو ڕۆژ دا بخرە دایخەن گوێی بۆ نەگرن سەیری نەکەن ژەهرە نازانم چی ئەوە صنفێک کە صنفی ضال و گومڕان بەڵام جەهلی مڕەکەب واش دەزانن خزمەت بە ئیسلام دەکەن صنفێکی ترچێن بەرژەوەند خوازەکان المەلأ الذين استكبروا ئەوانەی کە چاک دەزانن حەقا پەیامی خوا حەقا دینەکەی خوا حەقا بەڵام بەرژەوەندی شەخصی خۆیان لەگەڵی نایەتەوە بەرژەوەندەکەیان لەگەڵی نایەتەوە بۆیە دژایەتی پەیامی پێغەمبەران دەکەن و پەیامی حەق دەکەن و هەر بانخوازێکیش لەسەر ڕێبازی پێغەمبەران بێ دژایەتی دەکەن چاچی دەزانن ئەوان غەڵەتن و بانخوازەکان لەسەر حەقن بەس لەگەڵ بەرژەوەندەکان نایەتەوە جا ئەمانە فێڵبازن بەڵام صنفی یەکەم نەزانن جا مشکلەوەیە کە هەردووکیان یەک دەگرن چۆن یەک دەگرن فێڵبازەکان نەزانەکان بەکارتێنن فێڵبازەکان بەرژەوەندچیەکان مەسلحەتچیەکان نەزانەکان جێلەکان بەکارتێنن جێلەکانی ژوا تێگەیشتون کە ئەمە دیندارێتیە دەیکەن بەردەوام بەگشتی بەرامبەر دەعوەی پێغەمبەران ئەو دوو صنفە هەبووە صنفی جێل و صنفی فێڵباز مەلەئی مستەکبر بوون جێل و نەزانەکەش خەڵکانێکی داما و بەقسەیان کردوون و پێیان خەڵەتاون بەرامبەر کەناڵی ئامۆژگاریش هەردوو صنفەکە هەیە جێلەکەش و فێڵبازەکەش هەیە کۆمەڵە فێڵباز هەن کە سیراعی نەفسی و دەرونیان هەیە لەگەڵ ئامۆژگاری چاک دەزانن ئامۆژگاری حەقە و خێر و بەرەکەتە بەس کێشەی دەرونیان هەیە
کۆمەڵە کەسی نەزانی جێلیان بەکارهێناون کە ئەوان وای تێگەیشتون دینە منهەجە تەقوایە جیهادە بەکاریان دێن و بۆ ئەوی دژایەتی ئەو نەسیحەت و ئامۆژگاریە بکەن کە شەو ڕۆژ لە خزمەت موسڵماناندا یا تەفسیری قورئانە یا لێکدانەوەی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یا عەقیدەیە. یەکێ لە بەرنامەکانی ئامۆژگاری بریتیە لە پێشبڕکێی زانستی. هەر کە بیستیان پێشبڕکێی زانستیە کە دەستیان کرد بە هەجوومکردن. ئەمە لە کەناڵەکاندا هەیە کەشتی خراپە و ئەمە لاساییکردنەوەی و دەزانێت ئێمە دەچین باسی پرسیاری پێشبڕکێمەوەی دەی کێ دەزانێ ئەو دەریایە لە کام وڵات هەیە، کێ دەزانێ فلان ئەستێرەیە لە کام لایەنەیە لە جیهەتەی ئاسمانە. کوربا بەخۆمە شتە پڕوپوچانە ئەو پرسیارانە لە خەڵک ناکەین. پێشبڕکێی زانستی کولی شەوێک بەلایەنی کەمەوە 20 پرسیار لە عەقیدە لە تەفسیری قورئان لە فقه لەوانە نیشانی خەڵک فێری خەڵک دەکرێت. ئێستا تۆبەی تانە و تەشەر لە ئامۆژگاری دی سەیری کەناوانە بۆ پێشبڕکێی زانستی دەیانەوێت کەناڵیان داناوە. ڕۆڵە گیان تۆ لە خەریکی غەیبەت و بوهتانیت و ئێمەش بە هەموو شێوازی بەرنامەیەک دەمانەوێت خزمەتی ئیسلام موسڵمانان کەین. بە چ شێوازێک بزانین سوود بە موسڵمانان دەگەیەنێ دەیگرینە بەر. احرص على ما ينفعك واستعن بالله هەر بێشەرعی نەبێ دەیگرینە بەر. ئێستا تۆ دەیتانە و تەشەری لێ دەی. بۆیە بەڕێزەکانم ئەوانەی کە نەسیحەتکار و ئامۆژگاریکارانیان خۆش ناوێ زەرەر دەکەن. با ئینسان عیبرەت وەربگرێت لەوانەی کە دژی ناسحین بوون دژی ئامۆژگاریکاران بوون زەرەری زۆریان کرد. بۆی هەر موسڵمانێک و هەر کەسێک کە کەسانی ناسح و ئامۆژگاریکاریان خۆش نەویست ئەوە خەلەل هەیە، یا لە نیەت و مەبەستیان کە فێڵبازەکانن یا لە عەقڵیان کە جێل و نەزانەکانن خەلەل هەیە. ئەو دوو سنفەن کە خوای گەورە لە سوورەتی فاتحەدا پێی فەرمووین خوایە پەنا بە تۆ دەگرین لە هەردووچیان. مەغضوب عەلەیهم ئەوانن فێڵزانەکانن خوا غەزەبی لێگرتن چونکە چاک حەقیان دەناسی. ضالەکان جێل و نەزانەکانن کە حەق ناناسن، شتێک دەکاوە دەزانێت بۆ خوا دەیکا نازانێەوە زەرەرێکە لە دینی خوای دەدا. شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ زۆر کەس لە کە دەزانین موسڵمانە و بۆ دینی خوا ئیش دەکا کە غەڵەتیشی هەیە لە بەرامبەر ئەهلی ئیلحاد و بێدیندا مەچون مەیشتێنن چونکە ئەوە خزمەت بە دین دەکا جارێ زەرەری ئەوە زۆر کەمترە لە ویتریان. کەچی قسەی ئەلبانی قسەی ئیبن باز ئیبن عوثەیمین ئەوانە هیچی سوودی نییە کەڵکی نییە لایەوان. خوا هیدایەتی هەموو لایەکماندا. باوا بین بەڕێزەکانم سوود و پند و ئامۆژگاری لەو بەسەرهات و قسانە وەربگرین. کەسێک کە ناسیحە خۆشمان بوێ نەسیحەتەکەی وەرگرین پشتگیری بکەین دوعای خێری بۆ بکەین نەک دژایەتی بکەین. خوای گەورە ئەخیری هەموو لایەکمان خێرکە بەختەوەری دنیا و قیامەتمان بکە لێمان ڕازی بێت لە گوناه و تاوانمان ببورێت. خوای گەورە بۆ خاتی ناو جوانەکان سیفاتە بەرزەکانت خۆمان و کەناڵی ئامۆژگاری هیدایەتمان دەی لە خزمەت دینەکەی تۆ دابین و لە خزمەت موسڵمانان دابین یا رب العالمین. استقامتمان پێ ببەخشی ئەخیرمان خێرکەی. والحمد لله وصلى الله وسلم على رسول الله. تا دەرسێکتر إن شاء الله ولەگەڵ بەسەرهاتی پێغەمبەرێکتر لەگەڵ قەومەکەی بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته. ونزعنا ما في صدورهم من غل تجري من تحتهم الأنهار وقالوا الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله لقد جاءت رسل ربنا بالحق ونودوا أن تلكم الجنة أورثتموها بما كنتم